جیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێزان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2 پێشکەش دەکەین، لەگەڵمان بن. مراد قەرەیلان فەرماندەی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە باس لە ژیان و تێکۆشانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پەکەکە و فەرماندەی ئاکادمیای ئاپۆلۆ دەکات کە لە 4 تەشرینی دووەمی ساڵی 2019دا لە هێرشی ئاسمانی دەوڵەتی تورکدا شەهید بوو. مراد قەرەیلان دەڵێت فەرماندەی کۆچکرد و کۆچەر و ئۆرفا مەشقی بە هەزاران گەریلا کردووە. به سالان مثلا پرورده اکادمیان دا جیگر اکادمی آپولو بلکه هر کس میزونه یعنی باشه هنک باشی خوی ایدئولوژیک کنه هنک باشی خوی ایدئولوژیک عسکری و تکنیک کنه بگیشتی در دور 10 دبستانه حوال کوچر و دوا اکادمیان دا یعنی کدک پر مزن دا راستی رولک پر گرینگ لیست یعنی به صدان حتی به هزاران گریلا گیهان دیگه جبونا که گریلا دا یعنی خطا ربرا پیش بکوه ایدئولوژی پیش بکوه خدان که مزن بود هم سکنوی و سا جدی و هم مسا به پرنسیب جیان به پیوان جیان مسا اوه که خواه مسا براستی آسته که خواهی کانه به پیشنگتی بکه آوا کرد مسا مرود کانه بجه یعنی چونکه هم حالی ایدئولوژیک فلسفیک ریخستنی هم جه حالی خواهی عسکری جه بود جبوناوه ده کنگرا پکه که یانزدمین دا وکی اندام قومیت ها ناوندی ها پکه که ها تبجارته یعنی حوال اندام قومیت ها پارتی ها پکه که بود و ساده ریزین پیشتا فرمی جیده گرد شخواه همان دمی وک فرمانداره اکادمین آپولو گشتی بود پیشنگتی آویده که یعنی حوالی که می وصا بخواه بکده خواه وصا خواهد آستی پیشنگتی کنه بکه گیهاندی که و یا تماما بکده وی وصا پیکار مثلا بخواه اندام قومیتو نووندی بود اما دقیقا نزم بوار باید یعنی تدمید که باید واقعی کت کاره که تنه بیشتر درس داده بیشتر به وسازیان رو مجود داده به حوال رو مجود داده یعنی حالبه که با همان دمی ریوه ده یعنی او اکادمینا همه پلانی وان و اوی وان مثلا گی ریوه ده بر هەروەها مراد قەرەیلان باس لە کاتی شەهیدبوونی فەرماندەی نەمەر کۆچەر و ئورفا دەکات و دەڵێت یەکێک بوو لە دڵسۆزترین نوێنەرەکانی هێڵی ئاپۆی و خوێنەرێکی جددی بوو بۆیە ئەرکی بنەڕەتیمان سەرخستنی دۆزەکەیەتی. هەوڵ لە هەرەما مەدیایە پاراستی چاری مجدارا 2019 دا به شوازی سویقاست راستی ارشکی دجمنی هوایی هات به اساس کمک هوال بود دستنای ارشه دا جوین بود به اساسی یعنی همه هوال بریندار بود فقط تصادف او هوال شهید کرد یک تن شهید کرد او بود یعنی هوال جوین رواده بر دجمن بلکی وار قصد تخمین نده که جبر گرتی بود
جیاکی وسا اما وسا بو یعنی وکی بود طالح سیزیاک راستی جبو ما وانده ها که گرینگ بو حوال کوچه رو بوا لهرمون آخواه بوا کورانی آخواه بوا چافدیری خواه مسوگر بوا آستی خواه چارسری چافدیری خواه پر خورد بو یعنی مثلا انسان ناس کرن شوپاندن یعنی و سوا که دی بو پسپور ناس کرن و رخستنه بوا آستی خواه حوال کوچه رو جبو شورش جبو تکوشین آزادی کردستان هین پرزیده کنه بو رول بلیستا پیشنگه که حیا جیان کر 28 سال به نافبر خدمت کرد لوه هین دمدرجی کنه بیا خدمت بکرایه بلکه جی او تجربه کو گرتی بنگهی گرتی جوه شما هین زیادتر و بکنه با انجام گیر باید خدمت آخوا چونکه آسته که دی به تجربه گرته بود حوالی وسا دخوازن جیان کرن بدن یعنی بیرانی نیوان هم جیان کرن بدن والاهای وان هم حیث کرن بدن ام خم و خیال وان بکن حقیقت وسا هم به تمثیل وان بن حیا جیان دکن چونکه حوالی وسا درست صمیمی به حوالتی را دل و جان صمیمی براستی دبی ام دعو دو زمان تقص به سر بخینن ارکال سر مد کبه وای ام لهمبر و حوالی مسا قهرمان پیشنگ دیندارن لیوا که مگو تشتی سر مد کبه ام والهی اون داگرن و ام دو زمان به سر خینن دقت و شهید قهرمان و فدایین دقت ریبر و پودا هر هاوی خواه فدا کری و خدمت کری ام ده شوبدادی واندا دقت ریبر و پودا به ملیتان تیر کربن ام دین خواه لهمبر و قهرمان و ساکانو بدن جیان کرن بدن سروی اساسی هم دبن کوچر و نامرن şehit namirin, şehit namirin. Yeniden ve doğru bir katılım gerçekleştirebilmek için başta önderliğe, şehitlere, halkımıza, PK ve Paşka ve buradaki bütün arkadaşlara söz veriyorum. هەروەها لا درێژەی قسەکانیدا قەرەیلان جەق دەکاتەوە دەبێت درێژە با ڕێگەی ئەو قارەمانانە بدەین کە خۆیان فیدا کرد و ببینە میلیتانی هێڵی ڕێبەراپۆ بەم هەروەها فەرماندا قەرەیلان دەڵێت بەم شێوەیە دەتوانین بەرپرسیارەتیمان لە بەرامبەر ئەم قارەمانانە جێبەجێ بکەین. کوچە و ناوێ خۆیدین مەتین Arslan. Hevala ki asli hoş rahaye ama nizip te dünya. Nizip vaki te zanubun de Antab da geri daya. و پر جارن داره گون داره عمارا لگل متاخا دمینه انگو دایکا عوش خوزه جوه فیر ببه که ریبرا پو تایبتمندی خواه چنه نچنه وسا لور دچه وک نفس دستینه دما دی که ته انورسه اصلا نخوازه هره مالبات خوازه هره اما او نخوازه هره چونکه بی که مالبات رو پار رو بکه رامانه بی بشتارگون و تبگره فقط به تنبه و تشویک دایکا عوش دچه انورسه
رشته حوالی که خواهی جا آمده یکی سویره که نست که به هفرو جمع خواهد اوسا دست به خباتی دکن هندر انیورسیته دا اوسا یعنی خباتی کمال جوان داد دست بکجی دگیره اشته جوانی که خوازن بشتار بین وان تفگرد کندشینه حوالی کوچه رو هر ایداوی دو برپسیار توایی انیورسیته اوسا ارک دادنه که او چند حوالی خواه به هفرو دی خود تفگرد کن دو سال 1992 دیان دا بشتاری دا او تی دیگه اوه هفتانی واسه دوره شروانی نال هفتانی دوینه وی چاقه ایک واسه انوارستا خوانده بین پیشوچینه را وکیری بین لحفتانی نه پشتی شروانی نو دشاندن ساحاس ربراب اکادمی اشتا ورگا گروپا کی تی شاندن او جی نو دا ده چه اکادمی و محسوم قوقماز ایلور اشتا ربراب پود بینه زوتان حسرت بینه هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆنسەی کەجەکە لە ڕاگەیاندراوێکدا ڕایگەیاندووە قەڵەمبازی 15 ئاب بە گۆڕانکاری مێژووی لە پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکدا بەردەوامە لە پەرەدان بە خۆی و ئافراندنی ئەنجامی مێژووی هەروەها کەجەکە داوا دەکا بە گرنگی و بەشداربوونێکی جەماوەریەوە پێشوازی لە پرۆسەکە بکرێت. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەلگەی کوردستان لە ڕاگەیاندراوەکەیدا بە بۆنەی 41مین ساڵیادی قەڵەمبازی مێژووی 15 ئاب لە ساڵی 1984 لە ڕاگەیاندراوەکەیدا ڕایگەیاندووە قەڵەمبازی 15 ئاب بە گۆڕانکاری مێژووی لە پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بەردەوامە لە پەرەدان باخۆی. لە ناو 41 ساڵی قەڵەمبازی 15 ئابی 1984 داین کە لە مێژووی کوردستاندا وەرچەرخانێکی گرنگە کەجەکە جەق دەکات و قەڵەمبازی 15 ئابی مێژووی لە گەلەکەمان لە شەهیدە قارەمانەکان و لا ڕێبەراپۆ پیرۆز دەکەین کاکردی با مڵکی گەلەکەمان و مرۆڤایەتی. هەروەها ئەم هەڵمەتە لا گەریلا ئازادەکانی کوردستانیش پیرۆز دەکات کەجەکە لە ڕاگەیاندراوەکەیدا یادی فەرماندا نورەدین سۆفی و کۆچەرۆ ئورفا و هەروەها بەختیار گابار دەکاتەوە و ڕای دەگەێنێت لە ئاستیادکردنەوەیاندا بەژنمان دادەنەوێنینەوە. هەروەها لا درێژەی ڕاگەیاندراوەکە داهاتووە وەک چۆن ئەوەی تا ئێستا ئەنجام درراوە لە ئێستاش بەدواوە دەبێت گەلەکەمان هەموو گەل و دۆستان با گرنگی مێژووی با مۆڕاڵ جۆش و خۆش و بەشداربوونێکی مێژوویەوە پێشوازی لە قەڵەمبازی 15 ئابی مێژووی بکەن. لەسەر ئەم بنەمایەش کەجەکە بەنگاوازی لە هەموو کەسێک دەکات با ڕۆحی قەڵەمبازی 15 ئاب با دڵسۆزی بەهێزی ئازادی هۆشمەندی دیموکراتیک و ڕێبازی تێکۆشان پەرە با پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بدەن و تێکۆشان مەزن بکەن و جەژنی ژیانەوەش لە هەموو کەسێک پیرۆز دەکەن. دەکەپە بۆک پەیوەست بە شەهیدبوونی هەردوو فەرماندا کۆچەر و ئورفا و نورەدین سۆفی ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و نووسیانە هەواڵ کۆچەر و ئورفا و نورەدین سۆفی بەهای گرنگی تێکۆشانی شۆڕشی یەکگرتووی تورکیا و کوردستانن. لە ڕاگەیاندراوەکەیاندا ئاماژە بۆ کراوە کە هەردوو کەسایەتیەکە فەرماندەیەکی وەها بوون و بە ڕەنجێکی مەزن مۆرکی خۆیان لە تێکۆشانی ئازادی کوردستان داوە. هەروەها نووسیویشانە هاوڕێ کۆچەر و ئورفا و نورەدین سۆفی بەهای گرنگی تێکۆشانی شۆڕشی یەکگرتووی تورکیا و کوردستان و هەموو جۆرە هێرش و سیاسەتەکانی کۆمەڵکوژی دەسەڵاتداری فاشیست ناتوانێت ئاستەنگەی بۆ تێکۆشانی ئازادی کوردستان دروست بکات. گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.